بینەرانی خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێ. دیدارەکانی ئێمە لە دومین دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە لەگەڵ بەڕێز جعفەر شێخ مستەفا سەرۆکی ئەنجومەنی باڵا و وەرژەوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆکەین. کاک شێخ زۆر سپاس بۆ دەرفەتە. بۆ ئێوەش دەستخۆش. گرنگی دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان چییە؟ دیارە بەحقیقت یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم لایەنە کە داهێنانێکی کردووە دیدار کە ئەمە دووهەمین دیدارە ئەیبەسێت کە کادیرە ئاساسەکانی خۆی کۆ ئەکاتەوە و لە نزیکەوە گوێی لە ڕنگ دەنگ و بیر و بۆچوون و پێشنیارەکان گرێ و ئەوێ پێشنیارەکانی ئەوان بۆچینەکانی ئەوانیش کۆ بکاتەوە هەموویەوە بیکا بە بەرنامەیەک بۆ ئیشکردن و بۆ ئەوەی کە بتوانێت زیاتر پێگەی هەم یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بێت لە ناو خەڵکە و هەم بتوان کاری زیاتر بە میلەتەکەمان بکەن. بەڵێ تا چەندەتانەوێت ڕێی کادیری خوارەوە بکەنە بڕیاری سیاسی حزبەکەتان؟ بەتەکید ئەمانەی ئەم بۆچوونانەی کە ئیمڕۆ هەیە دیارە ئەم دیدارە سەرەکیەکەیە کە چونکە پێشتر لە هەموو مەڵبەندەکان و ناوچەکانی تر دیدار کراوە و کادیرێکی زۆر لە خوارەوە کۆکراوەتەوە لە هەموو دیدارەکانە و لەوێ بە سەراحەت و جەریئانە هەموو کادیرەکان پێشنیارەکانی خۆیان داواکانی خۆیان کەم و کوڕیەکان نوقسانیەکان داواکاریەکانی خەڵکیان هەموو کردووە بە بەرنمەیەک و ئەو بەرنامەی کە لە دیدارەکانە ئەو پێشنیاری لە دیدارەکانە هەبووە هەمووی هێنراوەتە ئێرە و لێرە ئەکرێ بە یەکە ڕێکە خرێ و بە دەنگی ئەوانە بێ بە بڕیار و سەرۆکی یەکێتی و مەکتەبی سیاسی سەرکردایەتی یەکێتی مولزەمە بن بە جێبەجێکردنی ئەو پێشنیار و داوایی کە لە خوارەوە بەرزکراوەتەوە. کاک شێخ ژووری تێکۆشەرەدێرینەکانەیە بەڕێزت دەزانی خۆت لە شاخ لەگەڵیان بووی، یەکێتی ڕووبارە خوێنی شەهیدی هەیە، یەکێتی کەمەندامی سەنگەری هەیە، یەکێتی تێکۆشەرێکی زۆری دێرینی هەیە. بەڕێزیشت لە وتارەکەی دیدارە وتت ئێمە تێکۆشەرەکان بێت دەستی گەنجەکان بگرین ڕێیان پیشاندەین تەجروبەکانمانیان پێ بڵێن. ئەم تێکەڵکردنە چی بە ئایندی یەکێتیە بەخشێت؟ بەحقیقت ئەو تێکەڵکردنە هەم نوێکردنەوە پێویستە، تازەکردنەوە پێویستە، خوێنی تازە پێویستە کە بێتە ناو ڕێخستنەکانەوە و بێتە ناو پرۆسەکەوە و هەم ئەوانەی کە خاوەنی تەجروبەن و ممارەسەیان هەیە و ساڵانێکی زۆر دەردێڵێ سەرقاڵی خەبات و تێکۆشار بوون و بوون بە خەزیێنەیەک هەردوو لە سوود لە یەکتری وەربگرن تاکو بتوانرێ گەشەکردنێکی تازە بەرەو پێشچوون ئەمانە ڕوو بدا. هەرچەند دەردێەوەی کە سەرۆکی یەکێتی باسی کرد لەوێ بە حەقەت گەنجەکانی ئیمڕۆ ئەوەندە ظروفی سەختیان بینیوە ئەندە وەزعیان بینیوە ئێستا هەر یەکێک لەوانە بە حەقەت من پێم وایە خاوەنی معلوماتێکی زۆر و شارەیەکی زۆریان پیا کردووە و ئێمە توانین بەو دوو عەقڵێتەیە بەو خوێنە تازە و بەو خەڵکە تێکۆشەرە کۆنانەوە پێشکەوتنی گەورە و سەرکەوتنی گەورە بەدەستبێنن و خزمەتی زیاتریش بە میلەتەکەمان بکەین. چی بە کەسوکاری شەهیدان و تێکۆشەرەکان ئەڵێ بۆ ئایندێ و یەکێتیە بۆ ڕووداوەکانی داهاتوو ئەوانەی کە لە بەردەممانە؟ بەتاکید خەڵکێکی زۆر لەژێر دەسەڵاتی یەکێتی و لە ناو یەکێتیە تەسحیدا و فیداکاری کردووە. خەڵکێکی زۆر لە ناو یەکێتی زیاتر ئێمە لە 27,000 شەهیدی پێشمەرگە و هاوڵاتیمان هەیە. ژمارەیەکی زۆر کەم ئەندامی پێشمەرگەمان هەیە، ژمارەیەکی زۆر ئێستاکێ ئەو پێشمەرگانەی کە تەمەنێکیان بردوۆتە سەر خانە نشین بوون ئێستاکێ دانیشتون، ژمارێکی زۆر پێشمەرگەمان هەیە کە سوکاری ئەنفال کیمیاباران ئەمانە هەمووی بەحقەت لە سنوودی دەسەڵاتی یەکێتیە بوون. لەبەرەوە پێیان ئەڵێن یەکێتی خۆیانن خوێنیان داوە، ژیانی خۆیان کردووە بە بەخت کردووە لە پێناوی ڕێبازەکەی یەتیە بۆ دەستکەوتەکانی ئەم میلەتەمان. داوای ئەوان لەکەین کە هەمیشە یەکێتیەکەی خۆیانیان لەبیر بێ و هەوڵ بدەن
زیاتر پێگەی یەکێتەکەیان بەهێز بکەن بۆ ئەوەی کە بەحقیقت چونکە خەڵکی میلەتەکەمان ئومێدێکی زۆری بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە تا یەکێتەکە بەو نەوعابێ کە بتوانێت تەوازونەکە ڕاستکاتەوە و بتوانێت کە ئەو وعدانەی کە بە خەڵکێدا و ئەوەی کە خەڵک داوایەکە بتوانێت لە حکومڕانیە جێبەجێکە. لە بانگەشەی هەڵبژاردنەوە بۆ ئێستا خەڵک زۆر یەکێتیەکان پرسیارەکەن بۆ ئایەتی پاشەکشەی کردووە لە بەڵێنەکانی خۆیان ئەتانەوێت زۆرە حکوومەتێک پێک بێنن کە هاوڵاتیان لە ئەنگریەکێتیان کەسێک کێشێتی ژنیا دڵی پێخۆش بێ بەو حکومڕانی خۆتە زانین لە ماوە ڕابردوو کۆمەڵێک کەم و کورتی ڕەنگە هەبوو بێ ئەوەی کە من لە ناو یەکێتیا بووم هیچ کات یەکێتی لەو بەڵێنانەی کە بە خەڵکی داوە پەشیمان نەبووەوە بەڵام ئەوە نییە هەر بەڵێنێکتدا بتوانانی لە 24 ساعتا جێبەجێ بکەی ڕاستە هەندێکەیە لە ڕەنگە لە 24 ساعت کەمتری جێبەجێ بکە بەڵام هەندێکەیە پێویستی بە ماوەیەکی زۆر هەیە و ئەبێ بێ بە بەرنمەیەکی دوور و درێژ بەڵامە بێ خەبات بکەی لە پێناوی بەدەستێنانی و جێبەجێکردنی ئەو وعدەی داوتە. ئێمە بە حقەتەمانەوێت لە کوردستانە حکومڕانیە هەبێ کە هەڵقوڵاوی ناوجەرگەی خەڵک بێ حکومڕانیە هەبێ کە هەمومان بەشدار بین لە لەو ئەرک و واجباتەی کە ئەکەوێتە سەر حکومەت. ئێمە ینی حکومەتێکی وا بێ کە بتوانێت خزمەتی خەڵکا و جێگای ئومێدی خەڵک بێ و خەڵک پارێزگاری لێ بکە داواکانی خەڵک جێبەجێ بکە هەلی کار بڕەخسێنێ مەسەلەن بۆ ئەوانە خەڵک لە حکومەتی داهاتوە ئەیبینێ ئینشاڵڵا. ئێمەوە جارە لە گفتوگوین و گفتوگۆرەکانیش بە قسەی لیژنەکە و برادرانی تر زۆر بەباشی ئەچێتە پێشەوە و پێداگیری کراوە کە لەوەی کە ئەبێ حکومڕانی لە کوردستانە حکومڕانیەکی ڕاست و دروست بێ و حکومڕانیەک بێ کە شەراکەتی ڕاستەقینەی تیا بێ و هەموو لایەکیش ئەوەی کە توانێت بەشدار بین تیا و تاگرەوی نەمێنێ. یەکێتی ئێستا شەڕی پۆست و بەشی خۆیەکە یان هی بەرنمەیە کە خزمەتی خەڵک بە هیچ جۆرە تاکو ئێستا کێ شەڕی پۆست نەکراوە من پێم وایە پۆست مهم نییە ئەگەر هەموو پۆستەکانیشت هەبێ بە شەرتی شەراکەتێکی حەقیقی نەبێ و خاوەن بڕیار نەبیت و نەتوانی داواکاریەکانی خەڵک جێبەجێکەیت و نەتوانی خەڵک ئاشکەیتەوە هیچ قیمەتێکی نییە لەبەرەوە هەموو مناقەشەیەکی ئێمە و یەکێتی لەسەرەوەیە کە ئێستاکێ بتوانین ڕێڕەوی حکومڕانی ڕاستکەینەوە شەراکەتێکی حەقیقی دروستکەین لە حکومڕانی. لە وتارەکەشتا باس لەوە کرد کە ئاماژەت بە وەرزی بەهار کرد وەرزی نوێبوونەوە و گەشانەوەیە بەفعلی ئەو وەرزی نوێبوونەوە و ئەو بەهاری نوێبوونەوەی لە ناو حکومڕانی و لە دید و تێڕوان یەکێتی شابیندرێت لە داهاتوە خەڵک بزانین هەر مەرحەلەیەک بۆ مەرحەلەیەکی ترجایە ئێستا بەحقەت مەرحەلەی نوێبوونەوەیە لە هەموو شتێکە لە دەسەڵاتە بڵێ لە خۆڕێخستنەوە بڵێ لە پەیوەندەکانی لەگەڵ خەڵکا بێ لە دەرەوە بێ لە ناوە بێ بە حەقەت من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستاچێ دەورێکی باشە بینێ لەو نێبوونەوە و لە داهاتووشە بە عەمەلیە بینی. باش کاک شێخ یەک دوو پرسیاری پێشمەرگەت لە یەکەم بەڕێزت لە جێگری سەرۆکی هەرێمیشی بەدەر لەو دیدارە ریفۆرم و چاکسازی پێشمەرگە گەیشتۆتە کوێ کە خۆت وەزیری پێشمەرگە بووی پێشتر و لە پێشمەرگایەتیەوە ئاگاداری ریفۆرم لە وەزارەتی پێشمەرگە و یەخستنەوە لە وەزارەتی پێشمەرگە بە حەقەت وەکو پێویست ناڕات بەڵام لە هەمان کاتیشا پرۆسەکە نەوێستاوە و ئومێدە هەیە تا ساڵی 2026 کە پرۆسەکە بە تەواوی جێبەجێ بێت چونکە هاوپەیمانان 6 دەوڵەتی گەورەی ئێستا لە وەزارەتی پێشمەرگەیە ئەمریکا بەریتانیا هۆڵندا ئەڵمانیا ئیتالیا فەڕەنسا ئێستا لەوێن و یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بافڵ تاڵەبانی فەرماندەی یەکەی هەفتای ڕاست پاردووە کە لیوان ڕوکن عومەرە کە نەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەکرێ بۆ ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە و بۆ دروستکردنی سوپایەکی یەکگرتووی پێشمەرگە و هەموو هێزەکان بژنە ژێر فەرمانی وەزارەتی پێشمەرگە و خازع بن بۆ یاسا و ڕمایەکانی وەزارەتی پێشمەرگە بیکات لەبەر ئەوە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێی وایە ئێمە کە حکومەتمان هەبێ پەرلەمانمان هەبێ سەرۆکایەتی هەرێممان هەبێ پێویستە
دام و دەستگاکانیشمان هەبێ و لەوانە کە بێ یەک سوپای پێشبەرگەی یەکگرتومان هەبێ کە سیمای حیزبایەتی پێوە نەبێ. يعني ئێوە ئامادەن بۆ ئەوە هەموو ئامادەیەکەیە و من پێم وایە هاوپەیمانانیش کە دێن لێرانە دێنێ یەکەی هەفتە لای برادرانی یەکەی هەفتە هیچ کێشەیەکیان نییە لێرانە نییە بۆ یەخستنەوەی هێزی پێشبەرگە. زۆر باشە ئەو پەیوەندیانەیە ئەو دانوستانانی نێوان یەکێتی و پارتی کە هەم سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان هەم بەرپرسە باڵاکانی پارتی ئاماژەی پێوەکەن کە دۆخێکی زەمینەیەکی لەبار هەیە ئەمە تا چەند ئەگەر بگاتە قاڵبی عملی لە خزمەتی کۆمەڵانی خەڵکە بێت. بەحقەتی مرۆ فرسەتێکی زۆر باش بۆ میلەتەکەمان هاتۆتە پێشەوە وەزێکی باش پشتیوانی و پشتگیریەکی زۆری دەولیمان هەیە هەروەها دەوڵەتە ئیقلیمەکانیش بەو شێوە ئەو تونند و تیژەی جارانیان نەماوە کە لە ڕابردووە هەیەیان بوو. ئێمە ئێستا تەنها پێویستیمان بە یەکێتی و یەکریزی لەسەروی هەموو یەکێتی و پارتی هەیە و ئەگەر یەکێتی و پارتیش لەو ڕوانگەوە بەرژەوەندی خەڵکیان بێ و مەسلحەتی خەڵکیان بێ گوێ لە خەڵک بگرن و بەتەنگ کە سوکاری شەهیدەکان و هەموو تێکۆشەرەکانی ناو میلەتەکەوانە بێ بە حەقەت ئەبێ هەوڵ بدەن یەکێتی و یەکریزیەکی تەواو پێیاکەن و حکومڕانیەکی ڕاستڕە و دروست بکەن کە لە خزمەتی خەڵکا بێ و بتوانین بەیەکەوە هەر هەمومان لەسەر داواکانی میلەتەکەمان سوور بین و پێداگری بکەین لەسەر مافەڕەوەکانی میلەتەکەمان. کاک شێخ باز لەوە کرێت کە مەترسی هەیە و دەرفەتیش هەیە مەترسیەکان چۆن ئەکرێن بە دەرفەت ینی مەترسی نەمێنێت لەسەر خەڵکی کوردستان بەچی ئەکرێن بەتەکید مەترسیەکان زۆرن چەند زۆرن بەڵام ئێمڕۆ من پێم وایە مەترسیەکان ئەگەر ئێمە یەکێتی و یەکریزیمان هەبێ مەترسیەکان هەمویان لاوازن ئەوە نین ئەو مەترسیانە بەرگەی یەکێتی و یەکریزی و تەبایی میلەتەکەمان و حیزبە سیاسیەکانی کوردستان بکەنەوە بە تایبەتی یەکێتی و پارتی. حتا لەسەر مەسەلەی موچە لەسەر مەسەلەی ڕوبەڕبوونەوەی تیرۆر لەسەر هەموو ئەوانە یەکریزی یەکێتی و پارتی ئەوانە لە مەترسیەوە ئەکاتە دەرفەت. من پێم وایە گەر یەکدەنگی هەبێ لە ناو کووردا هەموو ئەوانە زۆر بە ئاسانە بەدەستێنانی بەڵام بەداخەوە تاکو ئێستاکێ نەبوونی ئەو یەکێتی و یەکریزیە و هەر کەس بۆ خۆی بۆتە سەبەبی ئەوەی کە هیچ داوایەکمان جێبەجێ نەکرێت. پەیوەندێکی پتە و لە نێوان جەنابەت و سەرۆک بافڵا بیندرێ هەموو جارێ مەسەلەن ئەوەی کە ئەیبینین لە مێدیایە و مباشر ئەیبینین مەسەلەن زۆر پەیوەندیەکەتان پەیوەندێکی تایبەتە لە چیەوە هاتووە پەیوەندی بە حەقەت پەیوەندی من و بافڵ تاڵەبانی هی ئیمڕۆ دوێنێ نییە. بافڵ لە کاتێکا ئێمە کە شەڕی داعش بووە بافڵێکێک بووە لەو کەسانەی کە بەشداری فعلی کردووە لە شەڕی داعشە پیاوێکی ئازا بووە لەبەرەوە من پەیوەندەکانمان لەو کاتەوە هەبووە و ئێسەی کە پەیوەندەکانمان بەهێز بۆ جگەل لەو علاقات شخصی هەمانە لەسەر ئەوەیە کە چۆن بتوانین یەکێتی زیاتر بەهێز بکەین جێپەی لە ناو خەڵکا بەقووەتکەین و بتوانین چۆن یەکێتیەکەمان بخەینە خزمەتی خەڵک و داواکانی خەڵک جێبەجێ بکەین لەبەرەوە بە حەقەت پەیوەندەکەتان لەسەر ئەساسی بەهێزکردنی یەکێتیە بە حەقەت ڕەفاقەتیشمان هەیە و ئەساسەکەیشی لەسەر بەهێزکردنی یەکێتی و خزمەتکردنی خەڵکی کوردستان لە کۆی یەکێتیە تا چەند مەسەلەن جاری پێشتر یەکێتیەکان بەوە نیگەرانە بوون ئەم کوتلێ و ئەم کوتلێ ئێستا ئەمە لە ناو یەکێتیە هەیە ئەگەر بڵێن بنبر بووە بنبر نەبووە بەڵام ئەمڕۆ یەکێتی سەرکردایەتێکی یەکگرتووی هەیە مرکزی بڕیاری هەیە ناوەی مرکزێکی بڕیاری هەیە و ئەمڕۆ خەڵک جاران خەڵک نەی ئەزانی لەگەڵ یەکێتی لەگەڵ یەک کێدانیشێ بەڵام ئەمڕۆ چ لە ناوخۆ ئەحزابەکان چ دەوڵەتە ئیقلیمیەکان و چه هاوپەیمانان و قونسڵێت و سەفارەتەکان کە دێنە کوردستان کە دێنە لای یەکێتی دانیشن ئەزانن کە ناوەندێکی بڕیار هەیە و کەسێک هەیە کە بڕیاردەرە لەبەرەوە ئێستاکی ئەو سەر لە شێواوە لە ناو ئەوەی کە بتانەوێ ئەوەی کە ئەو مێشەوە زمانێنانی کاکشە ئەوەی کە بتانە لە دیداردا پەیکەری یەکێتی هەیکەلێتی حەزبی دەستکاری بکەن بۆی لەگەڵ سەردەما بگونجێ تا چەند گرنگە بەتاکید زۆر گرنگە کە تۆ بتانی هەیکەلی یەکێتی داڕژ تۆ سەر لە نوێ
کە لەگەڵ ئەو سەردەمە بگونجێ چونکە هەندێک شت هەیە کە مثلەن ڕەنگە 20 ساڵ لەمەوە پێش 10 ساڵ لەمەوە پێ توانم بڵم ساڵی ڕابردوو بۆ ئەم ساڵ فەرقی هەیە مەرحەلەکان گەشەکردنەکە کۆمەڵگا سیاست بەرنامە علا پەیوەندیەکان ئەمانە هەمووی گۆڕانکاری تایە لەبەر تۆش ئەوێ گۆڕانکاری لە ناو خۆت بکەی بۆ ئەوی کە بتوانی خۆت بگونجێنی لەگەڵ ئەو گۆڕانکاریانە. ئێوە بە گەنجێتی لە شاخ بوون چەند گرنگە ئێستا لە سەردەمی سیاسەتی ئەمڕۆیە گەنجان ڕۆڵی تایبەتیان هەبێ لە ناویچیتە؟ تاکید بەبێ گەنج هیچ شتێ ناکرێت چونکە گەنج خوێنێکی تازەیە کە دێتە ناوە ئەو خوێنە تازە بەتین و گوڕێکی گەرمەوە دێت و ئەتوانێت گۆڕانکاری بکە لەبەرەوە بڕوای تەواومان بە خوێنی تازە هەیە و بە گەنج هەیە چ ژنان چ کوڕان بە حەقەت بە هەردووکیان تاواکەری یەکترین بڕای تەواومان پێ هەیە و ئەبێ نەک بڕوامان پێ هەیە بێ ئیشی لەسەر بکەین و کاری جدی لەسەر بکەین بۆ ئەوەی ئەو خوێنە تازانە بێنە ناو یەکێتیەوە و لە پاشە ڕۆژە دەوری خۆیان ببینن. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز جعفەر شێخ مستەفا سەرۆکی ئەنجومەنی بەرژەوەندە باڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ دەرفەتە سوپاس بینەرانی خۆشەویست بەردەوامە بین لەگەڵ ماوە.